لە درێژەی هەوڵە بەردەوامەکانیاندا بۆ خزمەتکردنی کۆمەڵگا و پەرەپێدانی زانست و ڕۆشنبیری ئیسلامی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی سۆمای چاوان هەستان بە ئەنجامدانی تاقیکردنەوەیەکی گرنگ و بەرفراوان لە سوورەتی ڕەحمان کە تەفسیر و تەجویدی سوورەتەکەی لەخۆ گرتبوو. ساڵانە پلان و پرۆژەی تایبەتمان هەیە بە خانەوادەی بێباوکان. ئەم ساڵ پلانمان ئەوە بووە کە ئەم پرۆژەیە پێشکەش بە خانەوادەی مناڵانی نازدار بکەین کە نزیکەی 400 بۆ 450 کەس بەشداری تیا کردووە. ئەم بەشداربووانە تەنها مناڵەکەیان دایکەکە ناگرێتەوە. لە خانەوادەی سۆمای چاوان چەند کەسیان هەبێ ئەتوانن ئەوەندە کەس بەشداری بکەن. ئامانجمان لەمە سەرقاڵکردنی ئەو دایکان ئەو خانەوادانەیە بە شتێک کە سوودی هەیە بۆ دنیا و قیامەت. ئێمە ئەم ساڵ چوارەم ساڵمانە کە ئەم پرۆژەیەمان پێشکەش بە ئەو خانەوادانە کردووە کە زۆر دڵخۆشن پێی چکە بەڕاستی سەرقاڵن بە کۆمەڵێک شت کە تووشی خەم و پەژاریان کردوون. ئێمە ویستمانن لەو قاڵ بە دەریان بێنین ویان لێ بکەین کە سەرقاڵ بن بە خوێندنەوەی قورئان تێگەشتن لێی چکە بەڕاستی هەموو تاکێک پێویستی بەوەیە کە تێبگات لە قورئانی کە لە بەردەستمانایە بەرنامی ژیانە. بەشداربووانی تاقیکردنەوەکە بە گەرموگەڕیەوە سوپاس و پێزانینی خۆیان بۆ ڕێکخراوەکە دەربڕی. جەختیان لەوە کردەوە کە هەمیشە پاڵپشتیان بوون و وەک یەک خێزان سەیری هەمویان کردووە. دەستی میهرەبانیان بەسەرداهێناون و نەیان هێشتووە هەستی بێباوکی و نەبوونی بەرۆکیان بگرێت. زۆر سوپاسیم ڕێکخراوەکەین ڕێکخراوی خوشکانی سۆمای چاوان کە هەموو کاتی یارمەتی ئەمەیاندا بوون بە پەناگەی بۆ مناڵەکانمان بەروەردە و لە فێرکردن لە هاوکاری لە هەموو شتێوان یارمەتی ئەمەیانداوە. من ئەمڕۆ لە سوورەتی ڕەحمانە بەشداری بکرد هیوام وایە ئینشاءالله دەرەجەیەکی بەرز بێنم من و هەموو قوتابیەکانی دیگەش. ئەم هاوینە مامۆسایانی ڕێکخراوی سۆمای چاوان زۆر هیلاگوون پێمانەوە ئینشاءالله لە قیامەتە ئەجر و پاداشتەکەی وەرئەگرن. بەڕاستی مامۆستایەکی زۆر باشن، زۆر دڵسۆز و خەمخۆرن. هەر شتێکمان بووە بۆمان تەرخانەکەن بە زۆریشەوە. کابڵی ڕێکخراوێکی باشن ئەلحەمدولیلا بۆ بێباوکان لەلایەنی پەروەردیەوە بۆ مناڵەکانمان. سپاس بۆ خۆیان هێستا لەم ئیمتیحانەیە من تەنانەت دەستیشم کرد بە گریان کە بەهۆی مامۆستاکانمانە هەوڵمان نا سوورەتی ڕەحمان لەبەر بکەین. یعنی ئەم فترەیە کە من لەگەڵ سوورەتی ڕەحمانە ئاشنا بووم زۆر سپاسیانەکەم لە هەموو ڕوویەکەوە کە ئاوا ئاشنایان کردین بە قورئان بە سوورەت بە ئاەتەکان کە بتوانی لەگەڵ بە شێوەی تەجوید بە شێوەی تەفسیر لەگەڵ یا بڕۆین. من ناو مینا گۆرانە بەشداریم لە ئیمتیحانەکە کرد زۆر ئاسانە بۆ سوورەتی ڕەحمان. عەمرەیەکە پێشکەشەکەن ئەگەر یەکەم بیت، ئەگەر دووەمیش بی موبایلێکی زیرەک، ئەگەر سێمیش بی خەڵاتی جۆرا و جۆرە. وەڵا زۆر لە ڕێکخراوی خوشکان زۆر ماسوود بینیوە، سوودی زۆری هەبووە. هەروەها دەورەشیان هەبووە پێشتر پێشەوەی دەستکەن بە هەروەها سەیران و ئەو شتانە. ڕێکخراوی سۆمای چاوان کە ماوەی چەندین ساڵە بە شێوەیەکی پیشەوی دڵسۆزانە لە بواری پەروەردە و هاوکاریکردنی منداڵانی بێباودا کار دەکات و خزمەتگوزاری پێشکەش دەکات. نمونەیەکی درەوشاوەیە لە کار و خزمەتی مرۆیی. هەوڵەکانی ئەم ڕێکخراوانە تەنها بە پێشکەشکردنی هاوکاری مادی کۆتایی نایەت، بەڵکو پرۆژەیەکی فراوانتریان هەیە بۆ گەشەپێدانی فکری و ڕۆحی ئەم منداڵانە تاوەکو لە داهاتوو ببنە کەساتیەکی بەهێز و خۆڕاگر و بتوانن بە شێوەیەکی ئەرێنی بەشداری لە بنیادنانەوەی کۆمەڵگەیەکی پێشکەوت و بەهێزدا بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیان، سلێمانی.